ئێمە پار لەم 30 ملیارە بەڕێوەبەرایەتی بانکی هەرێمی کوردستان بە سپاسەوە تەمان زەختێکی زۆری لە خۆی کردووە تەنها 12 ملیاری بۆ کۆمپانیاکان خەرج کردووە 8 ملیاریشی بووە بە تقریبا 10 ملیاریشی بووە بە قەرز لەسەر بەڕێوەبەرایەتی بانکی هەرێم 8 ملیاریشی گەڕاوەتەوە بۆ حکوومەت ئێمە نەمانتوانیوە خەرجی بکەین لەبەرەوەی کەس ئامادە نەبووە دەرمان و پێداوی سیمان پێ بفرۆشێت لەبەرەوە یان ئەتوانم بڵێم پار تەنها لە سەدا نزیکەی لە سەدا 35 ئەو خەرجیانەی کە پێویست بوو خەرج کراوە لە بانکەکان ناڵێن کەس کەم تەرخەمە بەڵام ئەمە کێشەیەکە ئەبێ بە هەموو لایە چارەسەر بکرێت ئێمە وەختی خۆی ئەم کێشەیە پێشەوەی هەر کەسێک باسی کا ئێمە درکمان پێ کردووە ئێوە خۆتان نەزانن ئێمە باسمان کردووە داوامان لە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی کرد هەتا ئەو کاتە لیژنەیە کات خۆتان ئامادە بوون لیژنەیەک لە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی کە ئەم کێشەیە چارەسەر بکەن ئێمە پێشنیارمان کرد بابەتی پارەی دەرمان نەخرێتە سەر داهاتی ناوخۆ ڕاستەوخۆ لە پارەی نەوتەوە دەرمان بێت بەڵێنیان پێداین لیژنەکەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی بەڵام بەداخەوە تا ئەم ساتێک کە ئێمە باسیەکەین جێبەجێ نەکراوە